Cihanda koleki rengi ah sarder diyara bebine de cihanda koleki rengi شفار وردگاری لیدیارم دامنی وقبشنی آبدارم هر شفار وردگاری لیدیارم دامنی وقبشنی آبدارم زمزمي والبالي باراني ورده باراني جرد وراني زمزمي والبالي باراني ورده باراني جرد وراني آه شعيب أزمي سرجناراني مشك صوفي خاطر بوراني آه لشبيب أزمي سرچه نهراني
مشك صافي يا خاطر وراني يا شبيب أزمي سرجنا راني مشك صافي يا خاطر وراني باب بينا يجاوب باوانا كي باب من بينا يجاوب لدوري بالاد والله رشبوها ناوم والله بوتونا ماوم جانا بوتونا ماوم ايوه سرتاي بفايزر بيه فردشتي باجر بيه هموي چاو بجر بيه هلكم دويتو ايوه سرتاي بفايزر بيه فردشتو فرچه بيه هموي خندلي بيه من هلكم دويتو فصل بهارا جانا وان يشينا فصل بهارا جانا وان يشينا أشكي عليكم شبكم خني شيرينا والله خني شيرينا وأمان خالشينا أيوة سرتاي بفايزر بي فردشتي باشر بي هموي چاو بجير بي من هرتوم دويتو أيوة سرتاي بفايزر بي فردشتو فرجيو بي هموي خندليو بي من هرتوم دويتو فصل بهارا جوان دشتو چه خوشا فصل بهارا خانم دشتو چه خوشا لدشت کانی رنا لدول و نوشا بالله لدول و نوشا و بالملخر و نوشا ایوه سرتای بفایزر بی فردشتی باشر بی هموی چاو بجر بی من هر توم دویدو ایوه سرتای بفایزر بی فردشتو فرچه بی هموی خندلی بی من هر توم دویدو چه خدا بداران از در غرقم کلاغم چه خدا بداران جوان غرقم کلاغم میلم بده یا داده یان زور و یان کم ببنم یان زور و یان کم امان یان زور و یان کم ایوان سرتای بپایزر بیا فردشت بازر بیا هموی چاو بجر بیا هرکم دویدو ایوان سرتای بپایزر بیا فردشت فرچه بیا هموی زردلی بیا من هرکم دویدو فصل بهاران از در وقتی گذاره فصل بهاران از در
هر وقتی گلزارا کێوچی یاژوانە ئەمان دنیا دیارە و هەوار دنیا دیارە و بمرم دنیا دیارە ئەیوای سەرتای بە پایزێ و بێ پردەشت و پڕشێ و بێ هەمووی خەندەلێ و بێ هەر تۆم دەوێت و ئەیوای سەرتای بە پایزێڕ بێ پڕدەشتی باژێڕ بێ هەمووی چاو بژێر بێ من هەر تۆم دەوێت و لبرزان دعوة دەکەم بەوەی کە باش کەڵک لە بەرنامەکە وەرگرین زەحمەت بکێشن دابنیشن هاتوچۆمان کەم بێ و دەنگیش کەم بێ زۆر زۆر مەمنون دەبم کە بتوانین باشتر کەڵک وەرگرین. ئەمجار بەڕێز و سپاس و حورمەت وەک شاخەڵاونێک من دێمە خزمەت سڵاو دەنێرم بۆ هەستی پاوەکو دڵی پڕ ئەمین کردەوەی چاوکو سڵاو بۆ مەردی و ئازایەتیتان یەکێتی و یەکڕەنگ براوەتیتان ئێوەن ژن و پیا و وەتەن پەرستن ڕۆڵەی ئەم خاکەن خاوەنی هەستن هۆگری عیلم و پێشکەوتی گەلن بۆ خزمەت وڵات چاوەڕێی هەلن ئێوەن چاوەدێر بۆ برسی و هەژار بەخشش و زۆرە هەزار بە هەزار نەتەنیا پارە و نانە بەخششتان بەڵکو دەبەخشن ئەندامی لەشتان سڵاو لە گۆڕی دکتۆر شەهیری لە ڕوحی بەرز و بۆ چوون و بیری سڵاو لە یاران لە کۆچ کردوان لە فکری پاک و کردەوەی هەمووان دیسان بۆ ئێوە سەد ڕێز و درود ئاراستەتان بێ سەد نەغمە و سرود ئێوەن خانە خوێ ئەنجومەن میوان یەکێتی و پتە و خدا پشتیوان. سپاس بۆ هەستی پاکتان پێشکەوتی گەل بە فەرهەنگی بەرزی ئێوەیە هەم بۆ پاکپارێزی هەم بۆ کەڵک وەرگرتنی دروست لە سروشت هەم ئاگالێبوونی جاوگۆڵ هەم کەڵک وەرگرتن لە سەرچاوەکان و لە کانیاوەکان ئێوە ئەو با فەرهەنگن ئەوڕۆ لە جێیەک دانیشتن بۆ حەسانەوە ئەوەندە خاوێنی ڕادەگرن کە سبەینێ خاوێنتر بێ دووبارە بێنەوە لای ڕێزم هەیە بۆتان ڕێزم هەیە بۆتان بزرگوارن یا خدا بەخێرن یا خدا بەخێرن. لێرەدا داوا دەکەین لە جەنابی دکتۆر حوسێنزادە ڕئیسی ئەنجومەنی کوونەوەردانی مەهاباد تەشریف بێن و چالاکیەکانی ئەنجومەن لە ساڵی ڕابردوودا و هەروەها
چۆنیەتی دروستبوونی ئەو کەمپە کە ئی هەمووتانە و ئی هەموومانە بۆمان باس بکەن. جەنابی دکتۆر حوسێن زادیجان. بەخێرهاتنی تەواوی خوشکان و برایەنی بەڕێزم دەکەم، قەدەمەیان لەسەر چاومانە، بۆ ساڵی تازە لە تەواوی بەڕێزان پیرۆزبایی دەکەم. پێم خۆشە لە چەند دەقیقەیەکدا وەختی ئێوە بەڕێزان بگرم و مختصرێک باسی دامەزرانی ئەنجومەنی شاخەوانی مەهاباتێ بکەم. ئەنجومەنی شاخەوانی مەهاباتێ لە ساڵی 1387ەوە لە مەهاباتێ دامەزراوە و ئەو ساڵ بە هاتنی نەورۆزی ئەو ساڵ دەچین لە 7مین ساڵی دامەزرانی ئەنجومەنی شاخەوانی مەهاباتەوە. ئەنجومەنی شاخەوانی مەهاباتەوە هەروەکی لەو ساڵانەی پێشتر نیشانی داوە ئەنجومەنیشی زەحمەتچێژ بۆ کارەکانی خۆی. هەروەکی دەزانن ئەنجومەنی شاخەوانی مەهابات هەموو ساڵێ سوڵتای جۆراوجۆری هەیە بۆ شاخای دەوروبەری مەهابات هەیە بۆ شارەهای دیکەی ئوستان و حتا بۆ وڵاتای دەرەوە. ئەو ساڵ چەندین لە ساڵی ڕابردوودا هەڵبەت لە ساڵی 1392دا ئەمە سوڵتای جۆراوجۆرمان هەبوو بۆ خولەلی دەوروبەری مەهابات و هەروەها دەروە و وستانەکانی دیکە. الجملەی وانە ئەمن دەتوانم باسی سعودی زستانە بکەم بە مەیدان ئەستەر کە جەمێکی زۆر لە شاخەوانانی ئێمە چوون بۆ مەیدان ئەستەر و توانیانە سعودێ بکەن. هەروەها لە تیرمانگی ئەو ساڵدا پارەکەدا بە مناسبەتی بۆمبارانی شیمیایی ساری سەردەشتەوە عیدەیەکی زۆر لە شاخەوانانی ئێمە بە سەرپەرستی ئاغای وەلیانی توانیانە بچنە سەردەشتەوە بە مناسبەتی ئەو فاجعەیە هەمدەردی بکەن لەگەڵ خەڵکی شاری سەردەشت. هەروەها هەمایشێکمان هەبوو بە نێوی هەمایشی یادی یاران لەسەر تەنگێک کە تەعدادی 80 نەفەر لە شاخەوانانی ئێمە بەشداری ئەو هەمایشە بوون. هەروەها ئەنجومەنی شاخەوانی مەهاباتێ بەرنامەی ئامۆزشی هەبوو لە ساڵی ڕابردوودا ئەنجوم لە بەرنامەی سەنگنەوەتی کە لە تەواوی بەیانەکانی هاوینی پارەکەدا لە ساڵۆنی حیزابی تەربیەتبەرنی مەهاباتێ بەرگوزار بووە. هەروەها بەرنامەی بەفر و یەخمان هەبوو، بەرنامەی کوهپەیماییمان هەبوو و هەروەها بەرنامەی تەغزیەی کوێستان و بەرنامەی فۆریەتای پزیشکی کوێستان. عەرز دەکەم بێجگە لەوانە ئەنجومەنی شاخەوانی مەهابات لە ساڵی ڕابردوودا توانیویەتی 130 نەفەر عەزوی تازە جەزب بکە و بتوانێ فعالیەتەکانی خۆی پەرە پێبدا. و هەروەها ئەنجومەنی شاخەوانی مەهاباتێ توانیویەتی بەرنامەهایی ڕاگرتنی محیتی زیست بە چاچی پەرە پێبدا و فعالیەتی مناسبی کردو لەوەی کە ئەوە بێتە فەرهەنگیشی جەمعی بۆ تەواوی شاخەوانان و خەڵکی شارەکەمان کە بتوانین زیاتر لەو زەمینەیدا فعالیەتێ بکەین. الجملەی وانە ئەنجومەنی شاخەوانی مەهابات لە زستانی ساڵی ڕابردوودا توانیایەتی لە تاڵاوی کانی بەرازان و هەروەها لە وسوکەندێ دان و ورکەنان وانە بۆ ئەو باڵندانە بەرن کە زۆر پێویستیان پێ بوو و ئەگەڵ کارە نەکراوایە لەوانە بوو ئەو باڵندانە بفەوتێن. هەروەها ئەنجومەنی شاخەوانی مەهاباتێ ئیفتخاری وەی هەیە کە توانیوێتی کەمپێکی شاخەوانی کە ڕوبەڕووتانەوە ئەمە لە خدمەتان داین توانیوێتی بە زەحمەتی شاخەوانەکانی ئێمە سازی بکە و ئێرە جگایەکە بۆ خدمەتکردن بۆ شاخەوانانی بەڕێزی شارەکەمان و هەروەها ئەو میوانانەی کە لە شارەکانی دیکە ڕابێن بۆ مەتەقەی مەهاباتێ بۆ شاخەوانی کە لە خدمەت هەمویاندا. ئەمە پێمان خۆشە زیاتر کۆمەکمان کەن چونکی ئەمە فقط دەستی کۆمەکمان بە تەرەفی ئێوە درێژ کردەوە شاخەوانانی ئێمە بە زەحمەتی خۆیان توانیوانە ئێرە پێک بێنن و پەلەی پێ بدەین. هیوادارین لە داهاتووشدا بتوانین زیاتر لە خدمەتی ئێوەدا بین و دەستی کۆمەکمان دیسان بە تەرەفی ئێوە درێژ کردەوە هیوادارین زیاتر دەستمان بگرن و زیاتر کۆمەکمان کەن. ئەمن عەرزێکی دیکەم نییە ساڵێکی تازە لە هەموو لایەکی دیسان پیرۆزبایی دەکەم. سپاس دەکەین لە بەڕێز جەنابی دکتۆر حوسێن زادە و گزارشتە جوانەکەی.
دیسانە من دێمەوە خزمەتتان لێرەدا جێی خۆیەتی کە جارێکی تر لە هەموو بەشداربووانی خۆشەویست تەشەکر و سپاس بکەم. هەروەها لێرەدا بەلازمی دەزانم ئەو بەڕێزانەی کە بۆ دروستکردنی ئەو کەمپە زەحمەتیان کێشاوە زۆر زوونیان بکەنەوە. ئەڵبەتە لە پێشدا کانونی ئۆراز چەند نەفەرێک لەوان سعودی زمستانیان هەبووە بە نێوی کەسرا قازی، ئارەش ئیسماعیل زادە، ڕەزا محەممەد بایەزیدی کە لە دستانەدا بە سەرکەوتووەوە سعودێکی سەخت و باشیان هەبوو بۆ عەلەمکوب. موفەقیەتی وان داوا دەکەین. موفق بن ئینشاءالله. ئەو بەڕێزانەی کە لە دروستکردنی ئەو کەمپەدا زەحمەتیان کێشاوە چەند نەفەرێکن بۆ تەشویق. ئەلبەتە ئەمن لە پێشدا لە پێشواندا لە هەموو ئەو کەسانەی کە بەدڵیاندا هاتووە پیان خۆش بۆ دروستکردنی کەمپێک لە پێشدا ئەمن ڕێزی سڵاو و درودم هەیە بۆ ئەوان. ئاغایان محەممەد حوسێن زادە، خالیدی پاکفەر، ئەمیر جەهانجوو، محەممەد تەوسیفیان، ڕەحیم بایەزیدی، قاسمی نیگمەران، جعفەری وەلیانی، حسینی بهروز، ئیسماعیلی کاکیلی، ناسری شامی ئازەر، جعفەری خودادادی، ڕەشیدی محەممەدی، عادڵی حوسێن زادە، دیاکۆ حوسێن زادە، حوسێنی پورپەرویزی، ئەحمەدی ئەمینی ئازەر، ئاکام جەهانجوو، علی زەڕین، ناسری ئەحمەد زادە، سلەیمانی کەوتەری، نوری زائری، حسێنی جەنەتی، غەفوری شەریفی، ئیبراهیمی سەلیم زادە، جعفەری زودی، ئەسعەدی فەرەجی، ئیبراهیمی عەزیزان، علی شاه محەممەدی، حسێنی قەرەنی، ئازادی مامەندی، ئاکۆ شەریفی، ئەبوبەکری تووسی، حسێنی حکمەتیڕاد، ئەحمەدی عەبدوڵڵا زادە، ناصر شجاعی، حسێنی منەزەمی، حەسەنی یەزدانفەر، محەممەدی محەممەدیاری و هەموو ئێوەی بەڕێز و خۆشەویست. ڕێز و سپاس بۆ هەمووتان. و ئەو کەسانەی کە نێویشیان نەنووسراوە ئی ئەنجومەن یا غێری ئەنجومەنن بەو مانای نییە هەموو زەحمەتان کێشاوە. هەموو زەحمەتان کێشاوە. سپاسم هەیە بۆتان. لە دەشت و سەحرا و دیسان دێتە گوێ، پەردەی پەنجەرەت لاوە ئازیزم، پشێ و خستەی دەستی پاویزم، بابێتە ژوورێ تیشکی خۆرەتاو، بۆنی هەڵاڵە و موسیقەی شەتاو، مەخمەری سەوزی پڕ لە مێناکە، بانگەواز دەکا لە کونی دەلاکە، دڵ ڕادەکێشێ بۆ گەشت و سەیران، بیستنی لۆلۆ و لاوەک و حەیران، چریکەی بولبول لەو چڵ بۆ ئەم چڵ، دامرکێنەری برینی لە چڵ، خەندەی گوڵی سوور لە کاتی بەیان، سریوەی سروەی نێو باڵی بەیان، خوڕەی ڕووبار و زەمزەمەی ڕووبار، هەور و باران و بروسکەی بەهار، لەنجەی شۆرەبی قاسپەی خاسەکە و سڵی ئاسک و جوانی مانگەشە و بە ئاوەنگی شەو داوێن دەخووسێ، بولبولی عاشق لە خۆ دەنووسێ، لە ناوخی دڵی بۆ گوڵ دەخوێنێ، گوڵیش بە غەمزە خۆی بۆ دەنوێنێ. ئەوەش بزانین کە ساڵی 1388 مەجمەعی سازمانی مللی متحد ئەو جێژنەی ئێوەی لە مادەیەکی قانونی 49دا کردوویەتە بە نێوی فەرهەنگی سولح بە ڕەسمیەت لە تەواوی دنیا ناسراوە. ئەو ڕەسمیەتەشتان لێ پیرۆز بێ. سپاسان دەکەم. محمودی و کاکە ئاکامی جەهانجوو ئەو دوو بەڕێزە ئاورەکەی هەڵدەکەن. پیرۆزتان بێ. پیرۆزتان بێ بەڕێزان.
میوان هاتبوونە ماڵە ئێمە بڕێک زۆریان پێچوو ئەمیش هەر لە خدمەتیاندا بوو وەکو هەموو ئێوە میواندار بوو بەڵام یەکیان کوتیارە برادەرە تۆ میوانی کەست نەکوشتووە کوتم نەوەڵڵا ئەو مەسەلە چێ کوتم کوتیان وەکو تۆ جەماعەتێک چوون لە ماڵە دۆستێکیان میوان بوون ڕۆژێک نەبوو دوو ڕۆژ نەبوو هەفتێک دە ڕۆژ گوزرا میوان هەر نەڕۆیی کابرا نەدەچۆ سەرکار ئەوی هەبوو خورا نەما بوو ئێوارێکی چۆ ماڵە جیرانە ڕووبەڕۆکەیان ڕاوچی بوو تاپڕێ هەبوو کابرا دیارە کاکە گول لە تاپڕ بە چەندیە کوتی دەتمەن کی لەمەن ئەو چاوە دەمرم ئەوە سەدمەن ئەو شۆ وەختی ناخوار نییە بەسەر ماڵەمەدا گولەیەکی حەوادا کوتی ئەخە بۆچی کوتی کارت نەبێت تۆ ئەوەندەی بکە هاتن دانیشتن لە ماڵە خۆیان و کابرا سفرێ ڕاخست و لە ناکاو زرمەیەک هات پەنجەرە دەرزیەوە سەحەماڵ کوتی ئای ماڵی وێرانە بە خودای پێیان زانی میوانەکان کوتیان چ بوو کوتی نانی بخۆن هیچ نییە کوتی ئەخە باشە چ بوو کوتی کورە نانی بخۆنم پیاوم لێرە چۆن بۆ دیێرم کەس لە سوورێدا کوتیان ئەخە باشە چ بووە کوتی وەڵا چتان لێوە شارم مانگێک پێش میوانێکی ئەو جیرانەی ڕووبەڕوومان کوشتووە ئەڵعان زانیوێتی میوانم هەیە کوتوێتی لەو دوانەیەشان هەر دەکوژم ئیمکانی نییە ئەوانی شتێک کاکە ئەو شەڕ و هەڵای ساز مەکە لە پشتەوە دەرکەیەکی بۆ من ببینەوە هەڵێ قینایانم بڕۆ بۆ من پیاو نیم مەگەر وەڵا بە دەرکەی پشتەوەدا ڕپێینان میوان ڕۆیشتن ئەمە هیچمان میوانی کەسمان نەکوشتووە هەموو خانەخوێی چاچین